ڕۆژگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. تەفگەری ئازادی کوردستان لە مانگی گوڵان مانگی شەهیدان لە کۆنگرەی 12هەمینی پەکەکەدا شەهید بوونی دوو شۆڕشگێڕی مەزنی پێشەنگ لە دامەزرێنەرانی پەکەکە هاوڕێیانی سەرەتایی ڕێبەرۆجەلانی ڕاگەیان. یەکێکیان هاوڕێ فواد بوو کە بەشداری کۆبوونەوەی بەنداوی چوبوک بوو لە ئەندامانی دەستپێکی گروپی ئاپۆی بوو. ئەوی تریشان ڕەزا ئاڵتون بوو کە لە ساڵی 1975ەوە لە نێو گروپی ئاپۆیدا بوو و لە هەموو بوارەکاندا تێکۆشان و ئافرێنەری پێشەنگی پێشکەوتنەکان بوو. تۆران کاڵکان لە ئەندامە لە کادرانی دامەزرێنەری پەکەکە باسی لە کەسێتی و تێکۆشانی پرشنگداری شەهید ڕەزا ئاڵتونی کرد. لە قسەکانیدا هەردوو هاوڕێ و شەهیدانی مانگی گوڵانی بە ڕێز و پێزانینەوە بەبیر هێنایەوە و ئاوتیشی بەڵێنمان بۆ سەرخستنی ئامانجەکانیان و خاوەنداریکردن لە یادەوەریان دووپات دەکەینەوە. هەروەها دۆران کاڵکان دەڵێ ئەم دوو هاوڕێمان لە کاتی جیاوازدا شەهید بوون. هەواڵخوال لە 3 تەموزی 2018 لە گارە شەهید بوو. هەروەها دەشڵێت هەواڵ ڕەزا دوای ساڵێک لە 25 ئەیلولی 2019 لە دەوروبەری بەنداوی دەوروبەری قەندیل شەهید بوو. سەبارەت بە ڕەزا ئاڵتون دۆران کاڵکان بەم شێوەیە وەسفی ڕەزا ئاڵتون دەکات کە دەڵێت هێمایی هێڵی شۆڕژگێڕی گشتی بوو، هەمیشە لە ڕووی هۆشمەندی و بڕیار و ئیرادە و پراکتیکەوە پێشەنگ بوو. فەرزەندە منزور لە ئەندامانی بەڕێوەبەری دەستپێشخەری سووری بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان ڕایگەیاند ئەنجامی ئەو کەمپەینە و ناوی ئەو کەسانەی کە داوای دیداری ڕێبەر ئۆجەلانیان کردووە بۆ سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوی ڕێگریکردن لە ئەشکەنجی ئەوروپا سێپێتی و سەرۆکی ئەنجومەنی یەکێتی ئەوروپا و هەروەها ئەنجومەنی مافەکانی مرۆڤی نەتەوەی گرتوەکان و وەزیری دادی تورکیایان ناردووە. جێ ئاماژەیە هەردوو دەستپێشخەریەکە لە 21 ئەیلول لە ڕاگەیاندراوێکدا ئاشکرایان کرد کە 2541 واژۆی چالاکوانانی ئامافەکانی مرۆڤ و ئاکادێمیسیەن و سیاسەتمەداران و کەسانی تریان کۆ کردووەتەوە. جێ ئاماژەیەشە هەروەها لە ڕۆژی 10 ئەیلولی 2025ەوە کەمپەینی نێونەتەوەی دەمەوێت دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان بکەم لەلایەن دەستپێشخەری سووری بۆ ئازادی ئۆجەلان و دەستپێشخەری پارێزەرانی سووریا بۆ بەرگریکردن لە ڕێبەر ئۆجەلان لەسەر ئاستی سووریا کۆتایی بێت. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا نەڕەچا ناسنامی شەشگەری لای شەهیدی ئاشکرا کرد کە لە مانگە جیاوازەکانی ساڵی 2017 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بوون. هەپەگا ڕایگەیاندووە بە پێداگیریەوە لەسەر هێڵی فیدایەتی ئاپۆیی خواست و ئیرادی بەهێزیان بوو بە بوونە میلیتانی نمونەی. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە هاوڕێیانمان ڕێزان مەروان ئامەد کورتای دژوار و سمکۆ کە ئایندێکی ئازادیان لە دڵدا ناونشین بوو لەم پێناوەدا هەموو قوربانیەکانیان لە بەرچاو گرت و جێی هەنگاوێکی هەمیشەیان لە مێژووی تێکۆشانماندا جێهێشت. هەروەها دەشڵێن با پێداگریەوە لەسەر هێڵی فیدایەتی ئاپۆیی خواست و ئیرادی بەهێزیان بوونە میلیتانی نمونەی و لە گۆڕەپانە جیاوازەکانی هەرێمەکانی پاراستنی مدیا لا بەرەی پێشەوەی بەرخۆدان لە دژی هێرشە داگیرکاریەکان وەستانەوە و پارێزگاریان لا شکۆی گەلەکەمان کرد. هەپەگاڕای دەگەێنێت سەرخۆشی لا بنەماڵی هێژای هاوڕێیانمان ڕێزان مەروان ئامەد کورتای دژوار و سمکۆ هەموو گەلی کوردستان دەکەین و بەڵێن دەدەین ئەو تێکۆشانی کە ڕاددەستیان کردوین بە پرسیارەتیەکەوە کە شایستە بە یادەوەریان بێت بگەێنین با سەرکەوتن. ناسنامی شەهیدان بەم شێوەیە خراوەتار و ڕستەم مستەفازادە بە ناسناوی ڕێزان گایسی لە مەهاباد لەدایک بوو لە 28 حوزەیرانی 2017 لە زاب شەهید بووە. هەروە فەرهاد ئۆستان بە ناسناوی مەروان ڕەشۆ لەوان لەدایک بوو لە 28 حوزەیرانی
2017 لە زاب شەهید بووە. موراد دارا بە ناسناوی ئامەد پیر لە جۆلەمێرگ لەدایک بوو لە 28 حوزەیرانی 2017 لە زاب شەهید بووە. هەروەها عەگید ئەرتاش بە ناسناوی کورتای گرافی لە وان لەدایک بوو لە 1 تەموزی 2017 لە مەتینە شەهید بووە. ئادام کورتای بە ناسناوی دژوار بەرخۆدان لە ئەنتالیا لەدایک بوو لە 21 تەشرینی 2017 لە زاب شەهید بووە. هەروەها سینا شەجیعی بە ناسناوی سمکۆ ئەربەبە لە بانە لەدایک بوو لە 3 تەشرینی 2 2017 لە زاب شەهید بووە. تادێت خواست بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان لەسەر ئاستی جیهان بەرفراوانتر دەبێت و لە ئێستادا وەرچەرخاوە بۆ تێکۆشانی نێونەتەوەی بۆ مافەکانی مرۆڤ. ئەم خواستە لەم کۆتایانەدا بە شێوەیەکی بەرفراوان لە ئەمریکای لاتین ڕێنگی داوەتەوە و لە چارچەوەی ئازادی بۆ ئۆجەلان ستاتۆی سیاسی بۆ کوردستاندا کۆمەڵێک لە هونەرمەندان بە پێشنگایەتی نووسەر و هونەرمەندی ئارجنتینی فێدریکۆ ڕاکا لەسەر پلاتفۆرمی ئینستاگرام کەمپێنی دیجیتاڵی پلیس فۆر ئۆجەلان جێگەیەک بۆ ئۆجەلانیان دەست پێ کردووە. هونەرمەند و نووسەر فێدریکۆ ڕاکا کە کەمپێنەکە بەڕێوە دەبات ڕایگەیان ئۆجەلان ماندێلای سەردەمەکەمانە و شتی زۆری لێ فێر بووین. هەروەها فێدریکۆ ئاماژەی بەوە کرد کە ئاماجی بنەڕەتی کەمپێنەکە بۆ گزارشکردنە لە ڕێبەر ئۆجەلان و بارودۆخی سەختی گۆشەگیری ئیمراڵی بانگەوازیشی کرد و وتی بانکێشتی هەمووان دەکەم وێنەیەکی بێدەنگ بگرن با کورسیە بەتاڵەکەی تەنیشتیان بۆ ئۆجەلان بێ. هەروە دەشڵێت سەرنجڕاکێشە و ئەو ئەزمونە کاریگەری لەسەر مرۆڤەکان دادەنێت و دڵنیام لەوەکە ڕێبەر ئۆجەلان هەست بە ماڵویستە دەکات و دەزانێت کە لەگەڵی دای. هەروەها دەربارەی گرنگی ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان فێدریکۆ ڕاکا دەڵێت عەبدوڵڵا ئۆجەلان زیندانی نییە بەڵکو ڕفێندراوە و وەک پارێزەرێک لە ڕوانگەی منەوە شتەکە زۆر جیاوازە لە یەکتر. هەروە دەشڵێت ئۆجەلان ماندێلای سەردەمەکەمانە و کاتێک بیری لێ دەکەم پەیوەست بە وستەمەی کە بەرامبەری ئەنجام دراوە ئازار دەکێشم. فێدریکۆ دەستنیشانی کرد کە پێداگیری ڕێبەر ئۆجەلان لە ئاشتی دەرەنجامی ڕخنەکردنی سەرمایەداریە. فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق لەبارەی سەپاندنەوەی سزاکانی پێشووی وڵاتانی ئەوروپا بەسەر ئێراندا لە چاوپێکەوتنێک لەگەڵ کەناڵی ئەلشەرق ڕایگەیان گەڕانەوەی ئەو سزایانە هەموو لایەک بەرەو بنبەست دەبات کە بە مەترسیداری دەیبینین. ئەوە دەشڵێت هەڕەشەکانی ئیسرائیل لە دژی ئێران دەبێتە هۆی گرژی زیاتر و کێشەی گەورە لە ناوچەکە بە دوای خۆیدا دەهێنێت و دەشڵێت جوگرافیا و ئاسمانی عێراق بۆتە گۆڕەپانی شەڕ و هیوادارم ئەم گرژیانە کە لە ڕێگەی دیپلۆماسیەوە چارەسەر بکرێت. دەستگای دێژە تێرۆری عێراق سەبارەت بە ئەنجامدانی چەند ئۆپەراسیۆنێک و دەستگیرکردنی چەند چەتەیەک و لە ناوبردنی چەند تونێلێکی چەتەکانی داعش ڕێگەیاند هێزەکانمان لە سووری پارێزگاکانی کەرکووک و نینەوە دیالە و سەلاحەدین چەند ئۆپەراسیۆنێکیان ئەنجامداوە و لە ئەنجامی ئەو ئۆپەراسیۆنانەدا 4 چەتەی داعش دەستگیرکراون و چەندین تونێلی ئەو چەتانەش لە ناوبراون. هەروە دەشڵێت لە پارێزگای نینەوە ئۆپەراسیۆنێکی پێشوەختە یان دەست پێ کردو کە بۆتە هۆی دەستگیرکردنی 3 چەتەی داعش و لە پارێزگای کەرکووکیش ئاتوانیویانە چەتێکی داعش لە شارەدەی داقۆق دەستگیر بکەن. هەروە ڕاشنگەن لالایەکی تریشەوە هێزەکانیان زەنجیرێک ئۆپەراسیۆنیان لە پارێزگاکانی دیالە و سەلاحەدین ئەنجامداوە 2 تۆنێلی ئەو چەتانە و ژمارەیەک پێداویستی تەقینەوەیان لە ناو بردووە. لە کۆتاییشدا باسییانەوە کردووە کە هێزەکانمان بەردەوامن لە ئۆپەراسیۆنەکانیان بۆ لە ناوبردنی پاشماوەی چەتەکانی داعش. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی ئاسایشی ناوخۆی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە کە لە بەرەبەیانی ڕۆژی 22 ئەیلول دەستگا ئەمنیەکان و هێزەکانی هات ئۆپەراسیۆنێکی ئەمنیان لە کانتۆنی تەبقا دژی گومان لێکراوان ئەنجامداوە و لە ئەنجامدا 22 کەس دەستگیرکران و دەست بەسەر بڕێکی زۆر چەک و تەقەمەنی و کەرەستەی سەربازی و مادەی هۆشبەردا گیراوە. هەروەها هێزەکانی ئاسایشی ناوخۆ ڕایانگەیاند ئۆپەراسیۆنەکە بە سەرکەوتووی ئەنجامدراوە و ئامانجیش لە ئۆپەراسیۆنەکە ئەوەیە کە ئەمنیەت و ئارامی لە شارەکەدا بەهێز بێت و ڕێگری لە تێکدانی ئەمنیەتی شارەکە بگیرێت.
لە نامەیەکدا بۆ ئەنجومەنی باڵای یاسایشی نەتەوەیی و بەرپرسانی سێلقی حکوومەت 71 ئەندامی پەرلەمانی ئێران خوازیاری پێداچوونەوە با سیستەمی بەرگەری و گۆڕانکاری لە فتوای خامنەیی دەکەن سەبارەت بە بەدەستهێنانی چەکی ئەتۆمی و لە کاتێکدا تاران و مۆسکۆ ڕێککەوتنێکیان بۆ دروستکردنی هەشوێزگەی ئەتۆمی واژۆ کردووە. ئەو ئەندامانەی پەرلەمانی ئێران لە نامەکەیاندا بۆ ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران و سێسەرۆکایەتی وڵاتەکان بە پێویستی دەزانن خامنەی پێداچوونەوە با فتوایەکەیدا بکات بۆ حرامکردنی دروستکردنی چەکی ئەتۆمی کە لە ساڵی 2010 دەری کردووە. لە نامەکەی پەرلەمانتاراندا هەتووە فتوای ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران بۆ قەدەغەکردنی دروستکردن و بەکارهێنانی بۆمبی ئەتۆم لە کاتێکدا بوو کە کۆمەلگەی نێودەوڵەتی وڵاتانی ڕۆژاوە دەیانتوانی تا ڕادەیەک هاڕەشە و پەلەمارەکانی ئیسرائیل کۆنتڕۆڵ بکەن. بەڵام ئێستا کە بارودۆخەکە گۆڕاوە و ئیسرائیل سنووری هەموو ڕێسا و یاسا نێودەوڵەتەکانی بەزاندووە دروستکردنی بۆمبی ئەتۆم لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەرکێکی نیشتمانی شەرە. فۆکس نیوز ڕێگەن حماسنامەیەکی ئاڕاستەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کردو و داوای ئاگربەستێکی 60 ڕۆژیان لە کەرتی غەزە کردووە. و فۆکس نیوز ئاماژە بۆش دەکات کە لە بەرامبەر ئەو ئاگربەستەدا حەماس دەست بەجێ ئامادەیە نیوەی ئەو بارمتانەی کە لە غەزە دەست بەسەرن ئازاد بکە. دەشڵێن نامەکەی حەماس لە ئێستادا لە قەتەر و ئەگەری هەیە لە چەند ڕۆژی داهاتوودا بگات بە دەستی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا. ئۆرسولا فۆن دەر لاین سەرۆکی یەکێتی ئەوروپا سەبارەت بە دروستکردنی گروپێک بە مەبەستی ئاوادانکردنەوەی غەزە و پشتیوانی دەوڵەتی فەلەستین ڕایگەیان گروپێکی بەخشەر پێک دەهێنرێت بۆ دابینکردنی دارایی بە مەبەستی ئاوادانکردنەوەی غەزە بۆ ئەوەی کە یارمەتی دەربێت لە بەردەوامی دەوڵەتی فەلەستین لە داهاتوودا. دەشڵێت ئێمە بە هەماهەنگی لەگەڵ هەوڵەکانی خێرخوازانی دیکە ئامڕازێکی تایبەت بۆ ئاوادانکردنەوەی غەزە دەمەزرێنین و ئەمەش دەتوانرێت با پشتیوانی دراوسەکانی فەلەستینیش بەدەست بهێنرێت. لای خۆیەوە ئەنتۆنیۆ کۆستا سەرۆکی ئەنجومەنی ئەوروپا ڕایگەیان هێرشی سەربازی لە غەزە و پەرستاندنی شەڕلاکەرتی ڕۆژاوە ئیدانە دەکەین و داوای کۆتایی هێنان با نیشتەجێبوونی نایاسایی لە کەرتی ڕۆژاوە دەکەین. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.